خۆشحاڵم ئەمڕۆژ بە یەک شاد ئەبینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ لەگەڵمان بن بە بزەی مناڵە چاوگەشەکان چیان بۆ ئامادە کردوین فەرموون چۆنی کوڕە جوان باشم باشی بەڵێ ناوت چییە زەند زەند زۆر باشە ئافرین زەند ئەو چاویلکە جوانە چییە لە چاوتا چاوم یەک تۆستەمەڵ بۆ بەس چاگۆتەوە ئافرین با بەردەوام لە چاوتا بێزانی بۆ بۆی بە زووترین کات باش بی باشە با بەردەوام لە چاوتا بێ باشە زەند ئەزانی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ بەڵێ ئەدی گۆرانیەکەم بۆ بڵێ دێ تاڤخانە زۆر خۆشە ماڵبەندی ویر و هۆش شە بێکارێزم بە باخچەکەی دەرگا شوشە و پەنجەرەی تاڤخانە گشت کاتێک ڕووناکیمان دەداتێ فێرمان دەکات ئازابین بۆ تنگانە ئازابین ئەفەرین تاڤخانە زۆر خۆشە ماڵبەندی بیر و هۆش ئەفەرین یەک چەپڵێک قایمی بۆ لێ دەست خۆشە زۆر باشە هەردووشی وەیەوە خوشکن ئەرزانیم من زیرەک نیم چۆنن ناو چییە تۆ ئالی ناو چییە ئالی ئەفەرین ئەو لە جوانە چ ڕەنگە ئەیوانەی من جوانە ئەفەرین ئەوەی تۆ زۆر جوانە ئەوە چ ڕەنجەکە ئەو پولەکانە سوور ئەفەرین ئەمڕۆ وانەی چیتان هەیە بیکاری بیرکاری حەزت لە وانەی بیرکاریە مامۆساکە شتی فێر کردوون باشە پرسیارێ یەک کۆ یەکە کاتە چەند دوو ئافرین یەک چەپڵەی قایم بۆ هاوڕێ جوانەمە چینە لای خوشکە جوانەکەشن با بچین چۆنی خوشکەکەی و کچە جوانەی پێشەوە باشی ناوت چی بوو ئالیا ئالیا باشە تۆ لە پۆلی چەنی دوو ئەی بار لە چەند بووی ئافرین دوایی سێ چەندیە چوار دوای چوار پێنج دوای پێنج دوای شەش دوای حەوت دوای هەشت دوای نۆ دە ئافرین باشە پرسیارێکی لێکەم ئەگەر بەچکە چۆلەکەیەکە بینی لە هێلانەکەی کەوتبوویە خوارەوە چی لێکەی ئەی بە پشیلەکە بیخوا ئەی چی لێکەی ئەبێ دایکە یان باوکە یان برایەک لە خۆ گەورەتر یان خوشکە لە خۆ گەورەتر ئاگادار بکەیتەوە بۆچی بۆ ئەوەی ئەوان باڵیان بەرزترە و لە تۆ گەورەترن وایە
بۆی بیکەنەوە هێلانەکەی خۆیان ئەو کاتە دایک و باوکی چۆلەکەکە سوپاس دەکەن و ئەڵێن هەر بژی بۆ هاوکاریی ئێمە وایە؟ ئافرین گۆرانی زانی؟ گۆرانی نازانی؟ هەر بژی باشە پرسیارێکی لێکەم. دوو کۆی دووە کاتە چەند؟ دوو چەندەکە؟ دوو سێ و دوو سێوە کاتە چەند؟ کاتە چوار سێ وایە؟ دوو سێ و دوو سێوە کاتە چوار سێو وایە؟ هەر بژی سوپاس بۆ تۆ چۆنی؟ باشم. باشی؟ ئەوە وێنەی چییە لەسەر دەمەکە و؟ هەلۆکیتی. ئافەرین تۆ زۆر زیرەکی ناو چییە؟ ئایلا. ئایلا کە جوانە ناوکەشی زۆر خۆش ئازانی؟ جلەکانی منە پێ جوانە؟ و باوکم بۆی کڕیوە. ئەی تۆ ئەو جلە جوانانە کێ بۆی کڕیوی؟ باوکێ؟ ئەدیەوە چییە لە دەستا پێ بشانە؟ ئەوە چییە؟ ئەکە جوانە منیش ئەمەوێ لەو شتانە بکڕم بیکڕم و بیکەمە دەسم؟ ئافەرین ئەزانی گۆرانێکی خۆشم بۆ بڵێی؟ تۆزێک میبرە. دادی منیش ئەمەوێ جۆ لەو تۆزەی بکرم دەی سمۆرەیەک هاوڕێمە لەناو پۆلی ژاپێمە. ئافەرین دەی سمۆرەیەک هاوڕێمە لەناو پۆلی ژاپێمە. سمۆرەیەک هاوڕێمە لەناو پۆلی ژاپێمە. باشە سمۆرە چییە خوا؟ وەرە بە گوێتا بیبە. سمۆرە گوێزە خوا فەرموشە خوا سەوتم نزمە؟ ئافەرین بۆ تۆ کچە جوان ئەوە هەمیشە پاک و خاوێن بە باشە؟ بانیان کە ئاسایی لە خەوت دەست جوان بشۆی دەم و چاوت جوان بشۆی بۆ هەمیشە هاوار و خۆش و جوان بێ باشە؟ کاتێکی خۆش ئافەرین چۆنی کوڕە جوان؟ باشی؟ هەمیشە باش بی ناوت چییە؟ دەوەن؟ بەور بەور یانی چی؟ ئافەرین تۆ وەکو پڵنگازای باشە ئەوە وێنەی چییە؟ وێنەی تووتیە تووتی ئەڵێ چی؟ فۆری چیەکەی تۆ زانی وەکو من دەنگی خۆم گۆڕی؟ نازانی؟ ئافەرین هەر بژی ئەوەیان چییە؟ پەنجا و حەوت ئەوە وانەی بیرکاریە؟ وانەی بیرکاری خۆشەوێ؟ باشە لە کاتژمێرە زانی؟ باشە کاتژمێر چەندی بۆ قوتابخانە؟ بەیانیان حەوت. بەیانیان حەوتی بۆ قوتابخانە؟ ئافەرین بۆ هیوایم بەردەوام تێبکۆشی وانەکانت خوێنی باشە کوڕی جوان؟ ئافەرین هەر بژی باچی بۆ لام کچە جوانە چۆنی؟ کە جوانەر پێکەنێ سەیریکەن پێکەنێ نەوە چییە؟ سینە؟ ئەو شتە جوانە چییە بە قشتەوە؟ چ ڕەنگە؟ چ ڕەنگە؟ پەمەیی ئەوەی دەسێ؟ ئەوە شەر پەمەییە. باشە پرسیارێک ئەگەر پشیلەیەکی بینی تینووی بوو چی لێکەی؟ ئاوی بۆ دانی؟ بەڵێ. بۆچی؟ لەبەرەوەی نەمرێ. ئافەرین هەر بژی گۆرانی زانی گۆرانێکی خۆشم بۆ بڵێی؟ دەی گۆرانێکم بۆ بڵێ. لەچی پۆلی یەکەممە لە پۆلی دووەمخوای ڕۆژ بە لەمان خوێندنی ساڵی نوێ نێمە قوتابخانەم خۆشە چونکە دڵتا دەسترەوەیە کەلوبەلی خاوێنم هیچ کات ناژاکێنە هەر بژی قوتابخانە کە مەڵبەندی ژیانە ستاکانم هاوڕێ زیرەکەکان. منیش بیڵێم هاوڕێی زیرەکەکانم هەر بژی دەست خۆش یەک چەپڵی قایم بۆ هاوڕێ جوانەمە. ئافەرین ئیتر سەیری شاشە جوانەکەی کورسات کە باشە؟ ئێوارانە فلان کارتۆنی خۆشە بینیتەوە لێوێ باشە؟ ئافەرین هەر بژی جۆنی کچە جوان باشی ناوت چییە؟ یارە؟ یارە من یارە لە پۆلی چەنی؟ چوانەیەکە زۆر پێخۆشە؟ بیرکاری ئافەرین پێخۆشەکە گەورە بووی ببی بەچی؟ حەزەکەم بە گۆرانی بێش. ببی بە گۆرانی بێش. ئافەرین هەوڵی خۆ بە خوێندن تەواوکە دواتر بە گۆرانی بێش باشە؟ ئافەرین گۆرانیە زانی؟ هادی گۆرانیەکم بۆ بڵێ.
ئۆنێ ئافرین ئەی نیوەکەی تری یاڵینیەکەی تریم لەبێر نەما زۆر باشە ئافرین هەر بژی ئەم جارە نیوەکەی تر لە بەرکە کە هات مەموویە پێڵێم باشە هەر بژی چە جوان چۆنی باشی ناوت چییە؟ هۆڤا هۆڤا؟ بەڵێ هۆڤا ناوێکی زۆر خۆشە هۆڤا ئەو شتە جوانە چییە پێتە؟ کتێبە کتێب ئەوەی ئەو شتە پوولەکاویە ئەوە چی تیە؟ چی تیە؟ بۆ چێکیتەوە؟ آخر کتێب بۆ ئەوەی شتەکانەون نەبێ وایە؟ گۆرانیە زانی؟ نازانی؟ ئەی تۆ ئاژەڵت خۆشەوێ؟ چه ئاژەڵێکت پێخۆشە زۆر؟ سەگ سەگ سەگەیە؟ نە سەگ ئەڵێ چی؟ ئەڵێ وایە؟ نە هەی ئەڵێ چی؟ ئافرین ئافرین ئەبێ هاوکاری ئاژەڵەکان بکەی باشە؟ ئەبێ ئەگەر بینی و برسیان بوو نان و ئاویان بیتێ باش؟ هەر بژی چۆنی کوڕە جوان باش باشی ناوت چییە؟ ژیار ژیار؟ بەڵێ ژیار لە پۆلی چەنی؟ دوو ئەی چەند ساڵی؟ هەشت هەشت ئافرین ژیار بەڵێ لەوانەی چیا زۆر باشی؟ کوردی کوردی؟ ئادی گۆرانیەکم بۆ بڵێ نایزانم نایزانی؟ باشە هەموو پیتەکانی کوردیە زانی؟ نیوەی نازانم نیوەی نازانی هەوڵ بە بۆی نیوەکەی تریش بزانی باشە؟ باش هەر بژی ئافرین چۆنی کوڕە جوان ئەلا باش باشی؟ ئەلا باش ناوت چییە؟ ئارۆ 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 ئەمڕۆوانەی چیتانەیە؟ بیرکاری بیرکار- زانیست زانست؟ بەڵێ ئافرین باشە پرسیارێکی لێکەم تۆ ئاژەڵە خۆشەوێ؟ بەڵێ باشە ئەگەر ئاژەڵێکی بینی برینار ببوو ئیتر ئۆتۆمبیلی یابوو یان خۆی کەوتبوو برینار ببوو چۆن ناوکاریەکەی؟ ئەیبم بۆ ڤێتەنەری ڤێتەنەریە زانی کوێیە؟ ئەو شوێنەیە کە ئاژەڵانی لێ چارەسەرەکەن ئافرین گۆرانیە زانی؟ نە ئەی نوکتەیەکی خۆش نوکتەش نازانی؟ دەی نوکتێکم بۆ بجێڕۆ بزانین پێکەنینمانیە دەی با پێ بکەی یەکێک ئەڵێ ئێ سمۆرێک خۆی فڕیاوە ئێ بەس ورچێک بووە ورچێک بووە دەست خۆش هەر بژی ئافرین با بچینە لای هاوڕێیەکی ترمان چۆنی کچە جوان باشم باشی؟ بەڵێ ئافرین هیوادارمە میشە باش بی ناوت چییە؟ لێوان لێوان لێوە لە جوانی لێوان بەڵێ گۆرانیە زانی؟ بەڵێ. ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ باش دێ. دەرچی پۆلی یەکەمم وا لە پۆلی دووهەمم دووهەمم. یەخوا پیرۆز بێ لێمان خوێندنی ساڵی ما. نوێمان من قوتابیەکی وریام گوێرایەڵی مامۆستا ما. قوتابخانەم خۆشەوێ شەوێ. چونکە دڵتیا دەسرەوێ کەلوپەلی خاوێنم هیچ کات نایان ژاکێنم هەر بژی قوتابخانە کەمەڵبەندی ژیان ئافرین نەچۆم لە خاینی بۆ لێ هەر بژی هەر بژی لێوان جان با بچینە لای هاوڕێیەکی ترمان چۆنی کچە جوان باشی باشی ئەو شتە جوانە چییە بەقشتەوە؟ دەستی هەیە ئەوە کێ بۆی کڕیوی؟ دایکم ئافرین ناوت چی بوو؟ سیدرا 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 ئەوە چییە دەمو چاوە لەسەر دەفتەرەکەوت؟ ئەوە کونەپە بووە وی منەترسم کونە پەپوو خۆشەوێ؟ بەڵێ باش ئەگەر کونە پەپوویەکە دۆزیەوە پێی لە شتێ گیر ببوو لە پەتێ لە شتێ چی لێکەی؟ لە قاسی لەکەمە چی لێکەی؟ لە قاسی لێ ئافرین لە قاچیە کاتەوە دەست خۆش هەر بژی گۆرانیە زانی؟ دەی گۆرانیەکی خۆشم بۆ بڵێ پرتاقاڵا پرتاقال خۆشەویستە لای منە ناو. بە ڕەنگی گەلێ جوانە شای هەموو میوەکانە پادەکرێ بە ئاسانی لە قاشەکە بیزانی شەرباتەکی زۆر خۆشە هێزی لاشی ناخۆشە ئافرین هەر بژی دەست خۆش زۆر سپاس بۆ تۆ چۆنی؟ باسم باشی؟ باشم وی ئەو زۆر لە یەکتریەچن چیەکە؟ خوشک بلا خوشک و برات ئێوە دوانان بەڵێ کامتان لە کامتان گەورەترن؟ وڵا ئەو کە جوانە باشە ناوت چییە تۆ؟ لۆزە لۆزان باشە خوشکەکە و چەند دەقە لە تۆ گەورەترە؟ دوو دەقە؟ دوو دەقە تەمە درێژ بن یان ئێستا خوشکەکە لە تۆ گەورەترە هەر بژی باشە پرسیارێکی لێکەم ئەگەر مشکێکە بینی
بەدەمی پشیلێکەوە چی لێکەی؟ مشکاکە ڕزگارە. مشکەکە ڕزگارەکە ئافرین بۆچی؟ لەبەرەوەی هەموو ئاژەڵێ گیان لەبەرە وایە؟ پێویستە ژیانی ڕزگارکەی گۆرانی ێزانی؟ دەبا بچینە لای خوشکەکەشم بزانینەوە چۆنە. چۆنی کچە جوان؟ باشی؟ ناوت چییە؟ لازیار. لازیار؟ لازیا گۆرانی ێزانی؟ نازانی؟ ئەی لە چ وانێکە زۆر باشی؟ کوردی. ئەی لە بیرکاریە؟ باشە دوو لەگەڵ یەکە کاتە چەند؟ سێ. ئافرین. تۆ براکە و خۆشەوێ؟ زۆر خۆشە ناوێ؟ ئەی من نەخۆشەوێ؟ ئەزای من ناوم چییە؟ من ناوم زیتاڵەیە. ئافرین بۆ تۆ. چۆنی؟ باشم. باشی؟ و بەچی پێکەنی؟ ئافرین. چە جوان؟ ناوت چییە؟ ئانا. گۆرانی ێزانی؟ نازانی؟ ئەی تەمەنت چەنە؟ هەشت. ئەی پار چەند بووی؟ پار نازای چەند بووی؟ لە هەشت بچووکتر چەنە؟ نا پار یەک بووی؟ لە هەشت بچووکتر حەوتە، لە حەوت بچووکتر شەشە، لە شەش بچووکتر پێنجە، لە پێنج بچووکتر چوارە، لە چوار بچووکتر سێ، لە سێ بچووکتر دووە، لە دوو بچووکتر یەکە، لە یەک بچووکتر سفرە وایە؟ هەر بژی باچی بۆ لای کوڕە جوانە. چۆنی کوڕە جوان؟ باشی؟ ناوت چییە؟ چی؟ ئاغا؟ ئاغای مەنتیقەی. چۆنی ئاغا؟ باشی؟ ئاغاوە چییە لەسەر مێزەکەو؟ کتێب. باشە. ئەوەی تر چییە؟ ئاوشتە سەوزە. پارەیە پارە. ئەو پارەیە بۆ لەوێ داناوە؟ بیکەرێ گیرفانە لەبەر ئەوەی میکرۆباویە بێ دوایی پیسە بێ دەست لە دەموچاوەی دەموچاو سوورە بێتەوە بێ بە خوڕوو وایە؟ پێویستە پارە لە گیرفانە هەڵبگیرێ دوای ئەوە دەسەکانە جوان پشۆ کە دەست لە پارەیە باشە؟ ئافرین گۆرانی ێزانی؟ ئافرین هەر بژی تەمەند درێژبی با بچینە لای هاوڕێیەکی ترمان باشە؟ چۆنی کوڕە جوان؟ باشی؟ ئەوە چییە بەسەرتەوە؟ کڵاوە. ئەوێنی کێ؟ سپایدەرمان. سپایدەرمان نەزانی واتە چی؟ پیاوی جاڵجاڵۆکە. بینیوتە سپایدەرمان؟ کە جاڵجاڵۆکەکە گازی لێگرێ واکە فیو پەتەکە دەرەچێت لە دەسی بینیوتە؟ ئەدێ منیش وەکو سپایدەرمان ئەو خۆم بۆ سەخۆ بنووسێن و بێمەوە خوارەوە؟ ئەی تۆ زانی وا بکەی؟ باشە تۆ جاڵجاڵۆکە خۆشەوێ؟ ئەگەر بیبینی کوژی؟ ئافرین ناوێت بیکوژێ زین بۆ چونکە ئەویش مناڵی هەیە ئەویش پێویستی بەوەیە کە بژی وایە؟ ئافرین بۆ تۆ هەر بژی با بچینە لای کوڕە جوانە. چۆنی کوڕە جوان؟ باشی؟ ناوت چییە؟ ژێ. ژێ چەند ساڵی؟ هەشت. لە پۆلی چەنی؟ ئێوە چییە بە کەمامەکەتەوە و وێنەیە؟ مشک و پشیلە پاپەر مشک و پشیلە هەیە؟ ئەی کوا پشیلەکە پشیلەکە ڕای کرد؟ تۆمە تۆ تۆم و جیری؟ ئەوە جیریە تۆم پشیلەکەیە وایە؟ باشە زۆر سەیری ئەفلام کارتۆنەکەی؟ سەیری ئەفلام کارتۆنەکانی کورساتەکەی؟ ئافرین پشیلە خۆشەوێ؟ ئەگەر پشیلە بینی بەچکە و شتیە بوو خواردنیان بەرێ باشە؟ هاوکاری ئاژەڵەکان بە باشی بکەی. ئاژەڵتان هەیە لە ماڵەوە؟ ئێمە لە ماڵوە نیتانە؟ ئەگەر لە کۆڵان بینی و ئازاریان نەی بەردیان تێ نەگری باشە؟ ئافرین تۆ زۆر مناڵێکی ژیری ئافرین هیوادارمە میشە ئاوا بوو بینم زۆر باشە با بچینە لای هاوڕێیەکی تر. چۆنی کوڕە جوان؟ باشی؟ ناوت چییە؟ باشە. تەمەنت چەنە؟ ئەگەر کینوو بوو ئەبێت چی بخۆیتەوە؟ ئاو چەندێ بخۆیتەوە؟ ئافرین ئەبێ ئاوی زۆر بخۆیتەوە بڵێ بۆ؟ لەبەرەوەی بۆ گورچیلەکانە باشە توونێتی وەشکێمان دوێتی و دەرەچێ هەمومان پێویستمان بە ئاو خواردنەوە هەیە وایە؟ ئەی گۆرانی ێزانی؟ نازانی؟ ئەی چیرۆکە نوکتەیە شتێک هەر هیچیت زۆر باشە بۆ جارێکی تر خۆ فێرکە باشە؟ چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ئەحمەد. باوکە ناوی چییە؟ ئەحمەد بەختیار. منیشە زای ناوم چییە؟ زیتەڵە گورج و گۆڵ. باوکم ناوی گورج و گۆڵە خۆشم زیتەڵە.
ئەدی هەناسێکی قوڵەڵ مشاوە وەزای بۆچی باشە بۆ ئەوەی ئەگەر زۆر ماندوو بووی مێشک ماندوێتی دەرەچێ باشە ئافرین گۆرانی ێزانی ناڵان گۆرانی نازان ئەی تازان دادی نوکتێکی خۆشم بۆ بکە کابراک لەگەڵ ژن و مردێک ڕۆنە ماڵەوە هێنا ماڵەوەی چیانەشە دۆ شتەکە شۆڕن ئەویان نەما ڕۆم ئەوێنن هەر ئەو نەماوەکەنە تەنکەکار ئەو نامێنێت ئەزانین بۆچی چونکە ژێر تەنکی شتێکی بێ شتەدانی بۆیە نەڕاتەوە ناوی ئەوەی تەوافڵ شتەکاڵێ تۆ زۆر زیرێکی منە شتانم نازانی ئافرین بۆ تۆ هەر بژی کاتێکی خۆش سواز بۆ تۆ کاتێکی خۆش کاتێکی خۆش هاوڕێیان بەنیازی دیدار ماڵاوە